سبەی 15 مانگ کاتژمێر 12 شەو بانگەشەی هەڵبژاردن ڕادەگیرێت. بڕیارە سبەینێ کاتژمێر 12 شەو 15 تشرینی یەکەمی 2024 بانگەشەی هەڵبژاردن کۆتایی بێت. لە سەرەتای بانگەشەدا کۆمیسیۆن داوای لە کاندید و لایەنەکان کرد پابەندی ڕێنماییەکانی بانگەشەی هەڵبژاردن بن. بەڵام هەندێک لایەن و کاندید پابەند نەبوون، ئەوەش دەکەوێتە سەر کۆمیسیۆن کە بە چ جۆرێک سزای ئەو کاندید و لایەنانە دەدات. لە دوای ڕاگررتنی بانگەشەوە بڕیارە 18 مانگ واتە 4 ڕۆژی تر هەڵبژاردننی تایبەت لە سەرجەم پارێزگاکانی هەرێم بەڕێوە بچێت. ئەگەرچی لە پارێزگای سلێمانی هەندێک بنکەوشێنی دەنگدان لە ڕۆژانی پێشوودا بە ناوی تێستەوە کرابووە و بۆ دەنگدانی هێزەکانی هەفتە و هێزەکانی ناوخۆ و هێزە ئەمنیەکان، بەڵام کۆمیسیۆن ڕوونکردنەوەیدا وتی ئاگاداری پرۆسەیەکی لەو شێوەیە نین و هێشتا ئێمە کەرسەکانی دەنگدانمان لە گەنجینەکانمان دەرنەکردووە. دوای دەنگدانی تایبەت و ڕۆژی 20 مانگ واتە 6 ڕۆژی تر هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت. هەڵبژاردنەکە بە بەشداری 1190 کاندید و چەند لیستێکی دیاری کراو کە 2,899,578 کەس مافی دەنگدانیان هەیە. لەو ژمارەیەش 2,683,618 دەنگدەری گشتی و 215,960 دەنگدەری تایبەتن. بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان 1431 بنکەی دەنگدان هەیە کە 1266یان بنکەی دەنگدانی گشتی و 165یان بنکەی دەنگدانی تایبەتن. بڕیارە پرۆسەکە بە چاودێری کۆمیسیۆن و لەژێر چاودێری وردی لایەنەکاندا بەڕێوە بچێت. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان وەک خۆیان دەڵێن بە ڕێنمایی سەرۆک وەزیران محەممەد شاه سوودانی خۆمان بۆ هەر ئەگەرێکی ساختەکاری و نەخوازرا و ئامادە کردووە. داواکارین لە لایەن و کاندیدەکان بە شێوەیەکی شارستانی و تەندروست بەشداری پرۆسەکە بکەن و نەبنە هۆی دروستکردنی کێشە و پەکخستنی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان.